بەرنامەی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی کوردستان. یاسایی. 1. کارکردن بۆ ئەوەی هەرێمی کوردستان ببێتە خاوەنی دەستوری خۆی کە تێیدا چوارچێوەی یاسایی سیستەمی فەرمانڕەوایی لە هەرێم و ماف و ئازادیەکانی هاوڵاتیان تیایدا پارێزراو بێت. 2. داکۆکیکردنی تەواو لەوەی سیستەمی سیاسی هەرێم پارلەمانی بێت بە هەموو ماناکانی کە ئەم سیستەمەی لەخۆ دەگرێت. 3. ڕاگررتنی هاوسەنگی و هەماهەنگی لە نێوان هەرسێ دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریدا، هیچ کامیان هەژمونی بەسەر ئەوی دیکەدا نەبێت. 4. جەختکردنەوە لەسەر پاراستنی شکۆی دامەزراوەی پەرلەمان و هیچ کەس و لایەنێک بۆی نەبێت پێشێلی بکات. 5. سەرجەم دامەزراوەکانی هەرێمی کوردستان ملکەج بن بۆ چاودێری پەرلەمان. 6. پاراستنی پێگەی یاسایی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی و بە یاسا پارێزگاری لە ماف و ئازادیە سیاسەکانیان بکرێت. 7. هەموارکردنەوەی ئەو یاسایانەی کە دژن بە نەگۆڕەکانی ئاینی ئیسلام و ماف و ئازادیە گشتیەکان.